ئەلو باش سارە جان سەلامەت بی کاکە سەڵاحیان. زۆر سپاس. ئەرێ چی بوو؟ دایکمت پەشیمان کردەوە؟ ناوەڵا خوشکم ئەوە بابەتە چکەیە؟ خێر بابەتی چی؟ خوشکم بەخۆ دەزانی داکەم پیر بووە، برایەکەشم ژنی نەینایە، ئەو زەم پێم باش بوو ئەنگۆش لە بەشماری خۆتان تەنازول کەن. چکۆ منیش تەنازولم کرد، هیچ عیلازمان نییە لەوەی زیاتر. چییە؟ مشکی تۆشیان شتەوە؟ ئێمە وتمان برامان هێو دیفاعمان لێکا پشتمان نەگرێت. ناخۆشی من ئەوە بابەتەکە نییە، بابەتەکە لەوەی گەورەترە. بەخۆ دەزانی وازبی داک و برا لەسەر ئێمەیە، ئەم برا گەورەم دەبی یارمەتیان بدەم. تۆ یارمەتیان بە، بەڵام هەروە گوتم ئێمە لە بەشی خۆمان خۆش نابین. خوشکم ئەمن تەنازولم کردێ لە حەق خۆم، ئەنگۆش تەنازوو بکەن خێرە براتانە چی لێ دەکەن؟ من ئێستا چی بە فاتحی مێردم بڵێم ها؟ هەتایە بە چاومیایەتەوە ئەنجا. خوشکم ڕاستە، بەڵام ئەدی چ لە داک و براکەم بکەم؟ ئێخۆ ئەوانش داک و بران، خۆ لە زاوای لە پێشترن لۆ بۆ من. هەرچەندە پێشم ناخۆشە، بەڵام تازەم کە تۆ تەنازولت کردم نیش تەنازولەکەم. زۆر سپاس دەکەم خوشتی من. خوا تەلەفۆن لۆ سکالاش بکە، بزانە قەنەعەتیش بێوی نانی، بەڕاستی ئەتوو بڕیارە تەواوەکەتدا. باشە کاکە گیان باش، ئێستا بۆ سکاڵاژەکەم. دەیا لە خوشتی من خوا عافیس، یەکتر دەبینینەوە. خوا عافیس. باش خواز لەگەڵ. قسەم لەگەڵ سکاڵای خوشکم کرد و بە ناچاری ئەویشم ڕازی کرد. بەڕاستی چاومان لێبوو، بەڵام لە شەرمی سەلاحی برامان و لەبەر ئەوەی دایکمان حاشامان لێ نەکات ڕازی بووین. ڕۆژگار هات و ڕۆیشت، ئارام خانووەکەی فرۆشت و ئێمەش پەنجە مۆرمان بۆ کرد. ئارامی برام چوو شوقەیەکی ناوازەی کڕی و نینای خێزانی گواستەوە و دایکیشم لەگەڵ ئەواندا دەژیا.